بله مجاریان بردوام کن شروعکاری سیاسی طارق ابو زینب بیرودی میوانی مدبه برس طارق سلاوتان لبێتۆم کاتتان باش ئەم دۆخی کێسا هاتووتارا و بەتایبەت ئەو بەریەککەوتنەی بەیانی ئەمڕۆ لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل شەڕەکە بەرەو فراوانترە بە؟ بەڵێ سەرەتا سلااوڕێز بۆ ئێوە و ئەمڕۆ بەڕاستی بینیمان بەڕاستی بۆ دومانێک هەبوو بەڕاستی ئەمڕۆ بەکردەی جەنگ لە باشووری لوبنان ڕوویدا لە تەناوچێشی فراوانتر بەڕاستی هێزەکانی ئیسرائیل چەند ناوچەیەکیان لە قوڵایی لوبنانەوە بردوبان کرد چەند ناوچەیەکی دیکەشیان لە بیقاع بردومان کرد کەواتە بەڕاستی ئێستا لوبنان و ئیسرائیل دەتوانین بڵین لە شەردان لە قوڵایی لوبناندا بەڕاستی بردومان هەیە هێرش هەیە قوربانی هەیە لە چەندین ناوچەی جیاواز لە ناوچەی بیقاعی لوبنانی بردومان کراوە ئەمڕۆ بردومان کراون تەنانەت شاری سەیداش بردومان کرا چەند لە دوو ڕۆژی ڕابردوودا لە ناوچەی سەیدا کەواتە بەڕاستی دەتوانین بەڕاستی ئیسرائیل ئێستا دەتوانین بڵین قوڵایی خاچی لوبنان بردومان دەکات کەواتە دەتوانین بڵین ئێستا لوبنان لە جەنگێکی لە جەنگدا بە شێوەیەکی کردەی لەگەڵ ئیسرائیلدا ئەگەرچی هۆشداری هەبوو بۆ ئەوەی کە ئەم دۆخەکە بم ئاستە نەکات بەڕاستی چەناوچەیەکیش بەڕاستی چۆڵ کراون ڕاگوێزراون بەهۆی کە ترسی خەڵک کرد بۆ ئەوەی کە جەنگەکە فراوانتر بێت هەرەکە هەڕێک کە شەڕێکی هەڕەمەچیە لە ناوچەکەدا تەنانەت خەڵکی دیکەش لە لوبنانیەکان بەڕاستی وڵاتەکەیان جێهێشتووە بەپەلە چونکە دەترسن بەڕاستی پڕکردە سەربازیەکانی ئیسرائیل جارێکی دیکە بەرفراوانتر ببن بۆ سەر خاچی لوبنان. باشە ئەبوو زینەب نوها یعنی إسرائيل ولبنان دي شردنا يانجي إسرائيل وحزب الله دي شردنا نعم لا بالحقيقة براستي أوي كات زنجة كي كرد ودس بيكرد ولا حزب الله دسي بيكرد كواتا براستي حزب الله براستي برياري شر واشتي لدولة رفان دوا براستي برسي بحكومة لبنان نكرد وحزب الله أوي كردويتي حزب الله ببرياري خوي دسي بيكرد أما شوكو بالبشتي غوربانا كان لقل محوري إيراني كواتا براستي أوري كروي دات شري حزب الله وإسرائيل نك لبنان وإسرائيل أمرو لبنان دبينين براستي روبروي هيرشي وبردماني إسرائيل بوتو حكومة لبنان شلها من كادا زور كم ترخمة لأست أمشردا چونك دبينين حكومة لبناني ناتوانيت سوري بلانيشي دابنيت بو أوي كوا برياري شرو براشتي لدست حكومة لبنان بيت نك حزب الله حزب حكومة لبنان تاكو هیچ پەرچەکەدارێکی دژی حزب الله نەبووە بۆ ئەوەی کەوا وڵاتەکەمان پلکەشی ئەم جەنگە نەکات کەواتە دەبینین حزب اللهی لوبنانی ئەمڕۆ دەبینین بەردەوامە لەگەڵ محوەری ئێرانی کار دەکات کەواتە ئەمە پێیان دەگوترێت یەکگرتووی گۆڕەپارەکانی شەڕ لە نێوان لوبنان و عێراق و یەمەن و لەگەڵ تاوکو ناوچەکانی دیکەش تەنانەت بۆ ئێرانیش درێژ بکرێتەوە کە ئێران فەرمانیان پێ دەکات ئەو میلیشیانش کە لە ناوچەکەدا هەن بەڕاستی لە وڵاتانەدا دەبینین هەمویان یەک دەگرن بۆ ئەوەی گۆڕەپارەکانی شەڕ یەکگرتوو بن بەڕاستی دەوڵەتی لوبنان وەکو دەوڵەت شەڕی نەکردووە سوپای لوبنان ئەم شەڕی بەی خۆی نەزانیوە. بەڕاست تاریخ پێتان وایە گەردۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت لوبنانیش هەمان چارەنووسی غەزەیە بێت؟ يعني نحن بنقول براستي إما دلين إما إن شاء الله تيتر أم زنقا فراوانتر نابت چونك لبنانيا كان براسي آمدنين كوا برقي أم زنقا بقرن چونك خوان لبنان كان لا تنقشتن تنقشيشي آبوري شي زور قرص لا ولاتا كمان دا هي براستي جيكا لبابتي بتاي كورونا كلي كوتغاني يشتا هر ماون براستي دولتي لبنان آمدنية بو أوي كخوراقر بيت بو أم زنقا بتايبت لنا وتكالي باشور نسركم مر تسركم مرش مانية نا حكومة لبنانيش بالبشتي خلق دكا كواتاد اگر خوان خواستا اگر هاتو ام شرا بردوان بو فراواتر بو براستي لكوتي زور خرابي لسر خلشي لبنان و قولاتي لبنان دبت امرو قلي لبناني و خلشي لبنان بجوري رابورتي نزولاتي كام 16 خلشي لبنان براستي دبينين براستي برسيد لجر هيلي هجاريدا بيوستان بخوراكوا
کەواتە تەنگژەی زۆر هەر لە وڵاتەکەماندان تەنگژەیەک لە دوای یەک هەن بەڕاستی وڵاتەکەمان ناتوانێت خۆراگربێت بۆ ئەو شەڕە ناتوانێت ئەو جەنگە لەگەڵ ئیسرائیل فراوانتر بکاتەوە وەکو دەوڵەت ئەمە ئیسرائیل ئامانجی خۆی هەیە دەیپێکێت کەواتە کاتێکەوە بەڕاستی کاتێک ناوچەکە دەگاتە ئامانج لەنێو هاوڵاتی و چەکدار جیاوازی ناکات بۆیە ترسەکە لەسەر لوبنان زۆر گەورەیە ترسەکە لەسەر سەروەری دەوڵەتی لوبنانە هەر لە سەرەتای ئەم شەڕەوە لە 7 ئۆکتۆبەر تاوەکو ئێستا سەروەری لوبنان پێشێل کراوە حزب الله دەڵێت ئیسرائیل پێشێلی کردووە بەڕاستی لە کاتێکدا بەرەی شەڕی کردوەوە حزب الله لە هەمان کە ئەمە لە پێناوچی لە پێناو ئەوەیە کەوە فشار لە غەزەکەم کات بەڵام بەداخەوە بەڕاستی فشارەکە لەسەر کاتی غەزەن کەم نەبوویەوە بەڵکو ئیسرائیل زیاتر دەستێژی کرد لەسەر غەزە بەڕاستی خەڵکی کۆمەڵکش کردووە لە هەمان کاتدا لە هەمان کاتدا دەوڵەتی ئیسرائیل دەیەوێت کە حزب الله بگەڕێنێتەوە بۆ ئەو خەتی ڕووباری لیتانیەوە کەواتە ئەمڕۆ دەبینین کەوە دۆخەکە دەستێژەکانی ئیسرائیلی زۆر گەورن ترسەکە زۆر گەورەیە بۆ سەر دەوڵەتی لوبنانی بەڕاستی ڕەنگە لوبنان ببێتە غەزێشی دیکە لە هەمان کاتدا ئەو کاتەگەری لوبنانیش کە ناتوانێت خۆڕاگربێت چونکە دەبینین زۆربێک لە سوپاکانی ناوچەکە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و بەڕاستی لە کەناراوەکانی ڕۆژهەڵاتی دەرەی ناوەڕاستن بەچەکەشی زۆرەوە هاتوون کەواتە دۆخەکە زۆر مەترسیدارە پاڵپشت ئیسرائیل دەکەن ئەمان کەواتە بەڕاستی دۆخەکە زۆر مەترسیدارە لە ناوچەکەدا برێزە بوو زەینەب یعنی گەر ئەم ئالیدن پەرا بگرن مەدالیۆنێ بگرن گەر ئاگربەستێک لە غەزە بێڕاگهاندن کارگەری ئاوێ لە لوبنانی چاوا دەبێ تو چاوا دەنرخینە بەڵێ ئێمە خوازانین کەەوە ئاگربەست لە غەزە ڕابگەنێت چونکە کاریگەری لەسەر هەڵوێستی حزب اللهش دەبێت چونکە ئەوان دەڵێن گۆڕەپانەکانی هەڵوێست ئەو کاتێش قسەی خۆیان دەبێت بۆ غەزەکەواتە خوازیارین کەەوە پشتیوان بخوا ئەم جەنگە لە غەزە وەستێت خوازیارین کە ڕنگدانەوەیشی لەسەر دۆخی لوبنان هەبێت و شەڕەکە بوەستێت لە لوبناشوری لوبنانیش لەسەر بنەمای ئەوەی کەوا کە ئاگربەست لە غەزە ڕابگەندرێت کەواتە هەمووان ڕەنگە لە ڕووی مرۆییەوە براوە بن لە ڕووی ئەخلاقی و مرۆییەوە کە ئەم جەنگە ماڵوێرانکەرە بۆ سەر کەرتی غەزە و فڵەستینەکانم بوەستێنن لە هەمان کاتدا ڕنگدانەوەشی لەسەر تەواوی بەرەکاری دیکە هەبێت بەڵام پێویستە لەسەر لوبنان وەکو دەوڵەت ئەویش داواکاری خۆی هەبێت داوای لە کۆمەلگەی نێودەوڵەتی بکات داوای لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بکات کەوا بەڕاستی پابەندی هەبێت بە ئاگربەستە چونکە پێویستە بڕیارەکە نێودەوڵەتەکان بە سەبارەت بە لوبنان جێبەجێ بکرێن لە هەمان کاتدا ئیسرائیلیش پابەند بێت بە جێبەجێکردنی بڕیاری 1970 لە هەمان کاتدا لوبنانیش فشار بکات لەسەر هەموو ئاستەکاندا بۆ ئەوەی کەوا کاریگەری هەبێت بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەی تایف سپاس بەڕێز تارق ئەبوزەینەب شۆڤەکاری سیاسی لە بەیروت تۆ لەگەڵماندا بووی سپاس